بەناوی خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ ئامادەبوونتان مە لە ئیدارەی سەربەخۆی سۆران دوای ڕاگەیاندن لەسەر ڕاستپاردەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی دەستمان بە هەڵمەتی کۆکردنەوەی هاوکاری کرد بۆ لێقەوما و زیان لێکەوتوانی شارەکانی کوردستانی باکوور و ڕۆژ ئاوا هەر وەکو نەریتی هەمیشەییان خەڵکی ئیدارەی سەربەخۆی سۆران بە هەموو قەزایەکانەوە زۆر بە گەرمی بە پیر ئەم بانگەوازەوە هاتن و لەوانیش گرنگتر ئەو پۆڵە خۆبەخش و پێشمەرگانەی کە لێرانە لەگەرمان ئامادە بوون شەو ڕۆژیان خستە سەر یەک بۆ ئەوەی بتوانن تۆزێک لە خەمی ئەو لێقەوماوانە کەم بکەنەوە و هاوکاریەکانی هاوڵاتیان کۆ بکەنەوە و ڕێکی بێخن بە شێوەیە کە بتوانن بۆشاییەک لەم کارەساتە پڕ بکەنەوە. من لێرەوە سوپاسی هەموو هاوڵاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆران بە هەموو قەزا و ناحیەکان دەکەم. سوپاسی قایمقامەکان و بەڕێوەبەری ناحیەکان و هەموو فەرمانگەکان دەکەم. سوپاسی مامۆستایانی ئاینی و مزگەوتەکان و بەڕێوەبەراتی ئەوقافی سۆران و یەکێتی زانایانی ئیسلام و هەموو ئەو گەنج و لاوانە دەکەم کە لەم هەفتەیە بە گیانێکی پڕ لە ئینسانیەت و مرۆڤایەتی دەستیان بەو هەڵمەتە کرد وە سوپاسێکی تایبەتی بۆ ئەو خۆبەخشە بەڕێزانە دەکەم ئەو گەنج و لاوانەی ئیدارەی سەربەخۆی سۆران کە هەر ئەوە لەیان چاوەڕوان دەکرێتن کە لەم ماوەیەدا زۆر بە خۆنەویستانە کاریان لەسەر کۆکردن ئەو کۆمەکانە کرد. ئێمە دیارە لەژێر ڕاستپاردەکانی جەنابی سەرۆکی حکوومەت و بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ناوەخۆ هەموو ئەو هاوکاری و کۆمەکانی کە لە ماوەی ئەم چەند ڕۆژە کۆکراوەتەوە لە ئیدارەی سەربەخۆی سۆران بە لیستێک کە ئەوش کە لیستێکی زۆر ڕێک و پێک ئامادە کراوە بە هەموو هەر سێ زمانی ئینگلیزی و عەرەبی و تورکی ئینگلیزی و کوردی و تورکی بۆ ئەوەی بە ئاسانکاریەکانی دەربازبوون بۆ وڵاتی تورکیا و سووریا بە خێراییەکی زۆر بگاتن. من لێرەوە بە خێرایی داتای ئەم پێداویستیانە ئیدارە سەربەخۆی سۆران دەخەمە ڕوو کە لە ماوەیە کۆکراوەتەوە کەلوپەر و پێداویستی ماڵ زیاتر لە 924 کارتۆن بە هەموو بەشەکانی ناوماڵەوە کۆکراوەتەوە. تامان ئێمە زۆر کارمان لەسەوە کردووە کە ئەوانەی کە کۆ دەکرێنەوە کەلوپەلی پێویست بن و کەلوپەلی گرنگش بن بتوان بەکاری بینن. لە جلوبەرگ و پێداویستی جلوبەرگ و پێلاو ئەوانە زیاتر لە 7100 پارچە کۆکراوەتەوە. لە خواردەمەنی 62820 کیلۆگرام و 62 تۆن لە خواردن بە هەموو جۆرەکانی خواردەمەنی کۆکراوەتەوە. قوماش و ڕایخ ئەوانە کە سەر پێویستن زیاتر لە 900 مەتر لەم پێداویستیانە کۆکراوەتەوە. ئەوانە هەمووی جیاکرانەوە هەمووی خراوەتە ناو بۆکسی خۆی بۆ ئەوەی بتوانرێتن سوودی لێ وەربگیرێتن. ئەمە بەنسبەت کەلوپەلەکانە بەنسبەت پارەی کۆکراوە نزیکەی 280 ملیۆن لە قەزاکان هەر چار قەزای سۆران و مێرگەسۆر و چۆمان و ڕواندز کۆکراوەتەوە. بڕی 130 ملیۆن و 770 هزار لە سۆران 103 ملیۆن لە مێرگەسۆر 20 ملیۆن و 500 لە چۆمان 15 ملیۆن و 458 هزار لە ڕواندز و 5 ملیۆن و 320 هزاریش لە سیرەکان. دیارە ئەو بڕەپارەیەش کە ئێستا لەسەر حسابێکی بانکدانراوە ئێمە لەگەڵ ئەوانەی کە ڕێکخراوەکانی کوردستان بە ڕێکخراوی دەستگای خێرخوازی بارزانیش کە لەوێندران ئێستا ئێمە لەسەر هێڵین بۆ ئەوەی بە ئێمە گەیەندراوە کە لە ئێستادا خیوەت و بەتانی زۆر پێویستن و باسی سۆبەی دارکراوە. ئێمە بە هەماهەنگی لیژنەیەکی تایبەت هەموو ئەو پێداویستیانە کە ئێستا لەوێندران زەڕورن و پێویستن ئەوانیش بکڕین و لەگەر ئەم کەلوپەلانە ڕەوانەی شوێنی خۆیان بکەین. من لێرەوە جارێکیکە سوپاسی هەموو هاوڵاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەم دەستی ئەو خۆبەخشانە دەگوشم کە زۆر ماندی بوون و هیلاک بوون و هیوادارین
خواسە بوری ئەوانە ئەو خانەوادانە بداتن کە بەم کارە ساتە دڵتەزێنە گیانە لە دەستداوە و دوعای خێر سوساک بوونەوە بۆ بریندارەکان دەکەین و ئینشەڵڵا جارێککە تووشی ئەو کارە ساتی و نەهامەتێ نابنەوە ئەوەی ئێمە لە خەڵکی ئیدارەی سۆران ئەوەندی ئەوان هەست بە ئازار و مەینەتی ئەو خەڵکانە دەکەن ئێمە زۆر زیاترین لە شوێنەکانی دیکە و لە وڵاتەکانی دیکە چونکە ئێمە کارەسات و ناخۆش و ماینەتیمان زۆر دیتووە جارشکە سوپاسی هەموو ڕاگەاندەکارەکانش دەکەین کە ئەمڕۆ کە لێرانە ئامادە بوون و هیوادارین بە زووترین کات ئەوەی کە ئێمە لێرە کۆمان کردەوە بکاتە شوێنی مەبەست زۆر سوپاسان دەکەم. ئەما کۆتا کەمپین دەبێت یان لە پلانتاندا هەیە کەمپینی دیکە بکەنەوە بۆ هاوکاری کردنی لە قەوماوانی تورکیا و سووریا بەدەر لەوەش ئەم هاوکاریانە چۆن و بە چ شێوازە دەگەین دێتە لێ ئەمە لە ئێستادا ئەوەی کە ڕامان و بۆ ماوەی هەفتەیەک هەڵمەتەمان ڕاگرت ئێستا هاوکارەکان کۆ دەکرێتەوە و بە شێوەیەکی ڕێک و پێک لە ڕێگای وەزارەتی ناوخۆوە دەنێدرێن دووە لێوێن دەرانیش تیمێکی تایبەت هەیە کە ئەم هاوکارێنە وەردەگرتن بۆ ئەوەی بکاتە خەڵکی کە پێویستیان بۆ هاوکاریانەیە. دەستان خۆش زۆر سوپاس.